خوایە گیان هەر کەسێ ژنەکەمی هەڵگەڕانەوە ژنەکەمی خراپ کرد یا ڕەبی خوایە هەردوو چاوی کۆرکی زانیش ئەمە ئیشی ژنە ژن قسەی وە کردووە ئەو ئافرەتەش لە ماڵی خۆیان نابوو ئێوارە چرایان هەڵکرد وتی ئەو چراکەتان بۆ کوژانەوە وتیان وەڵا دایگیان چرامان نەکوژانەوەتە وتی وەڵڵی چاوم لە دەستدا هەردوو چاوی کۆر بوو لەوێ دوعای دەکرێت لە هەردوو چاوی کۆر بوو ئاگادار بە دەبینیت خەسوو ئاوا دەکا لەولاوە خزمێکی تری دێ ئەڵێ ئەوە پیاوەکەت بۆ شت بۆ ناکە ئەوە باشە بۆ ئەوت بۆ ناکە یعنی تۆ ئەوە نەقیمەتت نییە لای ئەمەد بۆ بکات ئامد بۆ بکات یەک ڕۆمانەیە فڕێداتە ماڵەکە و ئەڕوات یعنی تۆ ئەوە نەقیمەتت نییە وەڵڵی من لە جیاتی تۆ بم حەیای پیاوەکەتە بم وەڵڵی لە جیاتی تۆ بمە چما باوکم ئەتۆرێم بۆ لە ماڵ باوکتا تێکەی نانی بیخۆی لە کاتێکە پیاوەکەش بەخوا عیبیتیانە فەقیرە داما بەس کاکە جارە دەستی کورتا مشتێکی پێ ناکری یەکی پیاوچاکانی تابعین ئیمامی ئەبوو مسلیمی خەولانی دەفەرمێ ژنێکم هەبوو زۆر ڕێک و پێک و ئیماندار بوو یعنی جاری وای بە یەک قسەیەک بە یەک تەلەفۆنیە بە یەک بینینی ئەو ژنە هەڵەگەڕێتەوە لە پیاوەکەی عیبیشیان نییە چەندەها ساڵ خۆشەویستی و ئیحترام و ڕێز لە پڕێکە بەختەوەری و ئیحترام و ڕێز هەڵەگەڕێتەوە بە بینینێک بە تەلەفۆنیە بە قسەیەک بۆ خراپە و بەدبەختی و خراپەکاری دەفەرمی هاتمەوە بۆ ماڵ ئیمامی ئەبوو مسلیم دەفەرمی هاتمەوە بۆ ماڵ سەلام لە ژنەکەم جوابم ناداتەوە قسەی لەگەڵاکەم جوابم ناداتەوە تووڕێیە بێتاقەتە وتم بەخوا ئەمە قسەیان بۆ کردووە ئەمە لە سەردەمی سەحابە تابعینە ئەبێ ئەمڕۆ چۆن بێ قسەیان بۆ کردووە وتم چییە وتی بڕۆ لای ئیمامی معاویە ڕەزای خوای لێبێ خەلیفە پێی بڵێ با خزمەتکارێکم وتانی بەخوا من تاقەتی چێشت و نانوشتم نەماوە ئەم هەموو شتە بە من ناکرێ ئەمە ئافرەتێک قسەی بۆ کردووە ئەبوو مسلیمی مێردی تۆ دەستی زۆر ئەڕوا پیاوێکی بەڕێزە هەموو کەسێ ڕێزی لێکرد هەر چوار خەلیفەکە ڕێزیانێک ڕزای خوای پەروەردگاریان لێبێ هەر چوار خەلیفەکە ڕێزیان لێکرد سەحابە و تابعین ڕێزیان لێکرد پیاوێکی زۆر بەڕێز و ڕەحمەتی خوای لێبێ بەڵام بەدەست ئەم ژنە گیری خواردووە بەڵێ وتی بڕۆ با خزمەتکارێکم و بێنێ بەخوا من تاقەتی ئیش وشتم نەماوە وتی والله قسەیان بۆ کردووە یەکسەر دوعای کرد خوایە گیان اللهم من أفسد علي امرأتي فأعمي بصرها خوایە گیان هەر کەسێ ژنەکەمی هەڵگەڕانەوە ژنەکەمی خراپ کرد یا ڕەبی خوایە هەردوو چاوی کۆرکی زانیش ئەمە ئیشی ژنە ژن قسەی وە کردووە ئەو ئافرەتەش لە ماڵی خۆیان نابوو ئێوارە چرایان هەڵکرد وتی ئەو چراکەتان بۆ کوژانەوە وتیان وەڵا دایگیان چرامان نەکوژانەوەتە وتی وەڵڵی چاوم لە دەستدا هەردوو چاوی کۆر بوو لەوێ دوعای دەکرێت هەردوو چاوی کۆر بوو بۆیە تۆش ئاگادار بە ئەی خیانەتکار دووری مەگرە ئەو کەسەی دوعات لێ ئەکا ئەڵێ خوایە هەر کەسێ ژنەکەمی هەڵگەڕانەوە هەر کەسێ پیاوەکەمی هەڵگەڕانەوە دوعات لێ بکە خوای گەورە لە دنیا و قیامەت ڕسواتەکەت ئەو ژنە هەردوو چاوی کۆر بوو وتی والله ئەبوو مسلیمی خەولانی دوعای لێم کردووە تخوا با بچن بۆ لای چون بۆ لای تو خوا گەردنم ئازاب کە بەخوا من ژنەکەی تۆم خراپ کرد دوعام بکە خوای گەورە چاوم چاکاتەوە دوعای کرد خوای گەورە هەردوو چاوی چاک کردەوە بەڵام نە ئێمە ئەبوو مسلیمی خەولانین ئەوەندە بە تەقوابین کەواتە ئاگامان لە خۆمان بێ با لە خوا بترسین ئەو کەسانی کە ژنی خەڵکی هار ئەکەن خراپی ئەکەن مێشکی تێک ئەدەن با لە خوا بترسن ئەوانە بەر لەعنەتی خوا دەکەون چونکە ژن خراپ دەکەن ئەو ژنەوا لێکن دژی پیاوەکەی بوەستێ ئەو پیاوا لێکن دژی ژنەکەی بوەستێ ئەو خەسوانەش با لە خوا بترسن ئەگینا خوا ڕۆژانە نەفرەتیان لێ دەکات